لە 6 تشرینی دووەمەوە تا ئێستا دانیشتنی پەرلەمان بەکراوەی ماوەتەوە. هێشتا دیار نییە کەی دەستەی سەرۆکاتی بۆ ئەو دامەزراوە گرنگە هەڵدەبژێردرێت. ئێمە مەترسی ئەومان هەبوو کە ئەوها پەرلەمان پەشی بخرێ، پێم وایە ئەوە دووبارە پەخستنەوەی پەرلەمانە کە دەست بەکار نەبووە پێچوانی پەیڕەوە، ئەوەش دووبارە پەخستنەوەیەکی پەرلەمان و داخستنی پەرلەمانە لە بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵاتداری کوردستان. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەبێت لە یەکەمین دانیشتنی خولی تازەی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی بۆ ئەو دامەزراوەیە هەڵبژێردرێت، بەڵام بەڕێکەوتنی هەندێک فراکسۆن ئەو کارە نەکرا و پێشێلی پەیڕەوی ناوخۆکرا. فراکسۆنی کۆمەڵی ئیسلامیش لە دژی ئەو کارە هەڵوێستی ڕاگەاند و بەکارێکی نایاسایی دانا. پەرلەمانتارێکی ئەو فراکسۆنەش دەڵێت هەڵنەبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان پەیوەندی هەیە بە ململانەی پارتی و یەکێتی لە بەغدا تا لەوێ ڕێک نەکەون لێرە دانیشتنی پەرلەمان ناکرێت. ئەو سیراع قوولەی چەند ساڵی پارتی و یەکێتی بەداخەوە وای کردووە هەموو بڕگەکانی ئەم حکوومەتەی ئێرە گرتووەتەوە. بەداخەوە ئێستا ململانەی بەغدا و پۆست و پلە و کورسی و وەزارەتەکانی بەغداش بۆتە کارێکی ئەستەم بۆ یەکلابوونەوەی ئەم هەڵبژاردننی ئەم سەرۆکایەتیە تا لە بەغدا پارتی و یەکێتی ڕێک نەکەون و پلە و پۆست و حیسە و بەشیان وەکو خۆیان دایانێ ئەوان نەبێ. پێم وانە لێرانەش ئەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێ و بەکراوەی دەمێنێتەوە بەداخەوە ئەو وعدە و بەڵێن و پەیمانەی کە بەو خەڵکیاندا ڕێکاوڕێک پێچەوانی ئەم هەموو وعدە و بەڵێن و بانگەشەی بوون کەوا بە خەڵکیاندا بوو. بەدڵنیاییەوە لەبەر زۆری ڕێژەی کورسی پارتی و پاشان یەکێتی کە ئەوانە بەڕاست تەواوکەری یەکترین فاکتەری سەرەکین بۆ دەست بەکار نەبوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها دانیشتن و یاسا دەرنەکردنی ئەم پەرلەمانە. هەڵنەبژاردننی دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە یەکەمین دانیشتنی ئەو خولەی پەرلەمان شتێکی تازە نەبوو، بەڵکو لە خولەکانی پێشووتریش ئەو کارە دووبارە بووەتەوە. پەرلەمانتارێکیش دەڵێت لە کوردستان بەهۆی زاڵبوونی هەیمەنەی حیزب بەسەر دامەزراوەکانی حکوومەت و پەرلەمانیش ئەو کارە بووەتە عروف. لە یەکەم دانیشتنی پەرلەماندا بایە ئینتخاب و هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان کرابایە، ئەمە هیچ بڕگەیەک نییە لە پەڕەوی ناوخۆنی ناو پەرلەمانی کوردستاندا کە کۆبنەوەکان بەکراوە ببینێتەوە. بەداخەوە ئەم عورفە تەنیا لە هەرێم ماوە لە عێراق ماوە، دەبێت ئەمانە گۆڕانکاری بکرێتن. لە ئێستادا ئەمە نزیکەی 3 مانگە بەرەو 3 مانگە ئەڕوات و دانیشتنی پەرلەمان نەکراوە. ئێمە داواکارین لەلایەنە سیاسەکانی ناو پەرلەمانی کوردستاندا بە زووترین کات کۆبنەوەکان و دانیشتەکانی پەرلەمان بکرێتن بۆی بتوانرێت کە ئینتخاب و وە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت و پەرلەمان کارە بکرێتەوە و کە فراکسیۆنەکان و ئەندام پەرلەمان ڕۆژانەی خۆیان بکەن. نزیکەی 3 مانگە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان تا ئێستا دەستەی سەرۆکایەتی بۆ ئەو دامەزراوە گرنگە هەڵنەبژێردراوە و هیچ دانیشتنێک لەلایەن پەرلەمانەوە نەکراوە جگە لە دانیشتنی سوێند خواردنی ئەندامە تازەکان نەبێت. بۆیە پەرلەمان ناتوانێت نە یاسا دەربکات و نە چاودێری حکوومەتیش بکات کە ئەمە لە کاتێکدا دوو ئەرچی سەرەکی پەرلەمان و پەرلەمان تارانە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.